گەڕانەوەی گەشتیارانە لە ناوچەی گەشتیاری قەرەداغ سەرەڕای زۆری گەشتیار بەڵام بەرتەسکی و یەکسایدی ڕێگاکە بە یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی قەرەباڵغی لەسەر ئەم ڕێگایە دادەنرێت. لەگەڵ گەڕانەوەی وەرزی بەهار و سەردانی هاوڵاتیان بۆ ناوچە گەشتیاریەکانی قەرەداغ بەتایبەت لە ڕۆژانی پشوو ئاستەنگی زۆر بۆ هاوڵاتیان و شۆفێران دروست دەبێت. بە شێوەیەک دانیشتوویەکی قەرەداغ دەڵێ ڕێگای چلخولەکمان بۆ سلێمانی دەبێت بە 2 کاتژمێر. ڕێگەوبانە بە تایبەتی لە کاتی بەهارانە هەڵەباڵغی گولۆدێکی زۆری لەسرە وا پێویستە ئەگەر بە دووسایدیش نەکرێ جادەکان چاپ بکرێ و ڕێگەوبانەکان چاپ بکرێ و چاڵ و چۆڵەکانی نەمێنێ لەبەرەوەی هاوڵاتیان بە ئاسانی بێن و بڕۆن. ئاستەنگی دروست کردو ئەم ڕێگای قەرەداغ بۆ سلێمانی؟ بەڵێ هەر لە ماوەیە 3 ساڵان بە یەکە دانێکیان گیانی لەدەدا. ئێستا من لەو گوندنشینم لەو گوندەم دەبڵ ئەکسل نەبێ ئەویش بە حاڵێکی خراپ دەرەچێ هەر هیچ ڕێگامان تەواو بێکەڵکە بە لێرەوە خۆی 40 دقەڕێ بە 2 سەعات و نیو ئەنجاچیتەوە سلێمانی ئەو خەڵک ڕووی تێکا لە ڕۆژانی هەینیە. بەڕێوبەری گشتی ڕێگاوبانی سلێمانی دەڵێ ماوەی 6 مانگە دووسایدی شەقامەکە بە کۆمپانیایەک سپێدراوە بەڵام بەهۆی پێنەدانی پێشەکی لەلایەن حکومەت و بێمتمانەی کۆمپانیاکە بە حکومەت لایەنی جێبەجێکار ئامادە نییە دەست بەکارەکانی بکات. و بەنسبەت ئەو ڕێگەیەوە لە پردی تانجەرۆ هەتاوەکو بازگەی دارەڕەش بڕیاری نەکرد بڕیاری بۆ دەرچووە پارەشی بۆ دەرچووە و تەندەریش کرا و بە دووسایدکردنەکەی یراوە بە بەڵندەرێک زیاد لە 6 مانگە بە گوژمەی نزیکەی 52 میلیارد دینار بەڵام لەو کاتەوە بەڵندەرەکە دەست بەکار نەبوو بە بیانووی ئەوەی کە لە گرەبەستەکەیە پێشەکی هەیە داواکە کە پێشەکیەکە وەرگێت و هەروەهایوێ دڵنیاییش وەرگێت لە کاتی دەستپێکردنیە پێشینەکانی وەکو خۆی بۆ خەرج بکرێت. یەکسایدی و خراپی ڕێگەی قەرەداغ بۆ سلێمانی لە کاتێکدایە ڕێگەی قەرەداغ بۆ شارە زوور و قەرەداغ بۆ سنگاویش ئەگەر لەم ڕێگایە خراپتر نەبن باشتر نین. ئەمە لە کاتێکدایەوە خۆیان دەڵێن قەرەداغ لانکەی شۆڕش و پێشمەرگایەتی بووە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەرەداغ.